يعني خوا شایەدە ئەڕۆیتە هەندێ ماڵ بە حساب ئەم پیاوە خۆی بە موسەقەفە زانێ بە ڕۆشنبیرە زانێ لە کاتێکە بە ساوەڕ و بە دۆینە گەورە بووە تەماشا دەکەی بە بیجامەیەکی نەشیاوەوە بە سێ چارەکێک و دێ لەگەڵ میوانەکە دانیشێت بەمە بیتە موسەقەف ڕۆشنبیر ئەو کەسەیە بەڕێز بێ ئەخە تۆ شەرم بکە بیجامەیەکی تەنک تراکسۆتێکی تەنکت لە پێدایە لەگەڵ میوانە دانیشی شەرم لە خۆت ناکەی وەڵڵاهی ماڵی وا هەبوو ڕۆشتومە دانیشتومە پیاوەکە هاتۆ بەرامبەرم دانیشتووە وتم بڕۆ پانتۆڵە شەواڵە لە پێت بکە لە ڕووم نایە سەیرت بکەم شرم إنسان بێ شەرمن بێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم الحياء خير كله حیا هەمووی خەیر و چاکەیە بە بیجامەیەکەوە لەگەڵ میوانە دامەنیشە بەڕێز بە ئەکە تۆ وا بکەی خەڵکی هەموو شۆت ناکە ڕۆشنبیری لەوەدا نییە ئاگاداری خۆت بە جاریوە بەرامبەر عایلەی بەرامبەر ئافرەت دانیشی بە بیجامەیەکی تەنکەوە شەرم بکە بە تراکسەوتێکی تەنکەوە بە جلێکی نووستن و خەوتنەوە تەنکەوە ئەخر ئەمە احترام نییە بۆ میوان شەرم بکە لە بەرامبەرت پیاوە یا ئافرەتە ئەگەر ئێمە بەو شێوەیە بووین با گلەی لە خەڵکی نەکەین معقولە لە ڕوود نایە سەیری ئەو پیاوە بکەی لە ڕوود نایە بەخوا سەیریکەی خدای ئینسانە بێ بەڕێز بێ بە شەرم بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی بە ئێمە کردووە بە حەیا بین بە شەرم بین زۆر گرنگە لەگەڵ میوانەکانە بە شێوەیەکی ڕێک و پێک دابنیشی بە ڕێزەوە دابنیشی نەچی پاڵکەوی چکە لای ئێمە عورفی ئێمە نابێت لانە لە هەندێک منتیقە احتیادی بێ ئەگەر خاوەن ماڵ پاڵیش بکەوێ بەڵام کە هەندێک میوانە دێت تۆ زەحمەتە بۆیە با ئێمە نەبینە هۆکاریەوەی کە خەڵکی هەموو شۆمان نەکا و دوای خەڵکیش تاوانبار بکەین